و ساین و کلینیکەڵ فیچەری نەخۆشی تر داهاتووە بۆ ژنیان نووسیوە 18 نیشانەی پیاو کە ویستی خیانەتێ لێ بکە. سوبحان الله، نیشانەی هەیە کە پیاو بێوێ خیانەت لە ژنەکەی کا لە ئەوروپا، چونکە لە هەفتای پیاوەکانیان خیانەت لە ژنەکانیانەکەن، پاشەوەی بە 10 ساڵی خۆشەویستی بە حسابی خۆی هێناوێتی. ئەلێ چۆن بیناسمەوە پیاوەکەم کە خیانەتم لێکا؟ ئەلێ کە یێتە ماڵەوە بێتاقەتە، تاقەتی قسەی تۆی نییە، تاقەتی ڕووی ماڵی نییە، مۆبایڵەکەی دایمە پازۆردێکی لەسەر داناوە کەس ناتوانێت سەیری کاڵێ و بە پازۆردە لەسەر دانا، ئەلێ وەڵڵا نەوەک لێمون بێ خەڵک بیدۆزێتەوە بابووی نەکرێتەوە. کێتە ماڵەوە مۆبایڵەکەی سامت دەکا گەرێکێ تەلەفۆنی بۆ بکات دایەخاتەوە، ئەمە ڕۆژی 10 جار تەلەفۆن بۆم نەکا نازانم چی دەمێ، یکاکە چی لێی پرسیوی شێ تەلەفۆنی بۆ کردووی، کە خەوێت تەلەفۆنەکە خاتە ژێر سەری خۆی کەس تەلەفۆنەکەی نەبینێ، کە چێتە دەرەوە کەس تەلەفۆنی بۆ نەکردم، 2 دقە مۆبایڵەکەی لا بەجێ بمێنێ بشپرسی یێتە ماڵەوە و نامم بۆ نەهاو هیچ کەس قسەی نەکرد. الحەمدولله باشە لەخوا بێ. کە ئەڕواتە دەرێ لە سوپەرمارکێتێکا خۆی تەخیرەکات هەتاوەکو ئیشێکی هەبێ چێتە مارکێتەکە و وەڵڵاو 10 دقە وەستاشم بە لە سەرەی سوپەرمارکێتەکە دوایە و جگەریان نەبوو کە منەم بیست، تمەز لێوێ تەلەفۆنی کردو. ئەنجا تەلەفۆنی ناو سەیارە، تەلەفۆن لە شوێنی غەریباکە، بۆ نمە تەلەفۆنەکە باتە سەر ئاوە لەوێ قساکە، بۆی کەس نەزانێ باسی چیەکە، لە بەلەکۆنەیە قساکە، لە کاتی کە قساکە کەس ئاگای لێ نییە. پاشان لەگەڵ ژنەکەی باسی کۆمەڵێ ژنەکە، ئەلێ ژنەکەەوە مێش چۆنە ئەمیکات چییە؟ والحاصل کۆمەڵێ شتێ زانێ، ژنەکەی ئەڵێ پیاوەکەم شان تۆ لە چی وازانی؟ والحاصل کۆمەڵێک نیشانە هەیە، ئەمە نیشانەی پیاوی خاینە. جالێن ئەگەر 3 نیشانەی تیابوو گومان لە پیاوەکە بکە، ئەگەر 6 نیشانەی تیابوو ئەوە بە دوایە بچوو، ئەگەر 9 نیشانەی تیابوو وەڵی لە سا 50ەوە عاشقێکی تری هەیە خیانەتی لێک، ئەگەر 8 تیابوو هەلە بڕۆ بەجێی بێ لە گاکەوە لەگەڵێکی تا دەستی تێکەڵ کردووە. دەبەن ژنەکەش کاچێتەوە ماڵی باوکێ لێ مێرەوە قەیچێکە بۆ خۆ 2 ڕۆژ لە ماڵی باوکە بە هەز بە تەندیبی زەمیرەکە. ئەمە نیشانەیە کە ئیستاکەنە بۆ خەڵکی ئەوروپا دانراوە بۆ ئەوەی کە پیاوەکە یاخود بناسرێتەوە، ژنەکەی بیناسێتەوە کە ئەم پیاوە چیەکە لە دەرەوە. بەڵام ئێمە باسی ئەم خۆشەویستیە ناکەین، باسی خۆشەویستی ئەعظەم شەخسەکەین، باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو ئەو هەموو حربەیە، لەناو ئەو هەموو شەڕەیە، لەناو بەڕێوەبردنی دەوڵەتە، لەناو ئەو هەموو مەشاکیلەیە، لەناو دەعوە و بانگەوازە، لەنێو ڕاستکردنەوەی خەڵکە، لە سیراعی ڕۆم و فارسە، ئەپەرژایە سەر خێزانەکانی؟ بە قەناعەتی من نە. بەڵام با بچینە خزمەتی سیرە بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی حربە حوبی لەبیر بووە بۆ خێزانەکانی. بەڵێ ئازیزەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە درێژایی تەمەنی خۆی بە هەتیوی پەروەردە بوو، ئەچووە هەر ماڵێکەوە گەورەی ماڵەکە و سەرپەرشتیاری ماڵەکە ئەمرد، کەس نەبوو خۆشەویستی بابم پێغەمبەرە نازدارە، بەڵام پێغەمبەری خوا وەکو دڵێک کە خوێن پەخشەکاتەوە بە هەموو لاشەیە خۆشەویستی بەشی هەموو دەوروبەری خۆیە کرد. سبحان الله، ئەی پێغەمبەری خوا ئەم هەموو خۆشەویستیە و لە کوێوە هێنا؟ لە کاتێکا خەدیجە ئەخوازێ، خەدیجە تەمەنی 40 ساڵە، ئەم تەمەنی 25 ساڵ، 40 ساڵ 15 ساڵ لە عمر فەرق لە بینی ژن و پیاوە زۆر زۆرە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو نەی ئەم خێزانەی خۆشەوێ، ئەو نەعیلاقەیان پتەوە کا فەرمێ ئینی ڕوزیقت حبەها، من خۆشەویستی ئەو ئافرەتە چووە بە دڵما جارێکی لە دڵم دەرنایەتەوە. ئینی ئوحب من یحبها، جای تۆ قبوڵ ناکەم باوکە بێتە ماڵێمە و قسانە بکات، جای تۆ قبوڵ ناکەم براکەوە بێ قاچ خاتە سەر قاچ و قسەی زلکا و دەعوەتیان بۆ بکەی. نا، ئەفەرمێ ئەوەی خەدیجەشی خۆشەوێ و خەدیجەش خۆشەوێ من خۆشمەوێ. سێری ئەم خۆشەویستیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خەدیجەی خێزانی. ئازیزەکانم، پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم یەکەم مەرتەبەی خۆشەویستی لە ناو خێزانە، یەکەم مەرحەلەی نبووەتی بە خۆشەویستی خێزانی دەستی پێکرد. چۆن؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا هاتەوە تەمەنی 40 ساڵ بوو، خەدیجەی خێزانی تەمەنی 55 ساڵ بوو. هاتەوە فەرمی زەممیلونی زەممیلونی دامپۆشن. فەرمی پێغەمبەری خوا چیت بینیوە؟
فەرمی شتێکم بینی نەمزانی مەلایکەتە یاخود شەیطانە. خەدیجە پێیە فەرمێ ئەی محەممەد، ئەی محەممەد ئەگەر ئەم جارە ئەو پیاوە هاتەوە یاخود ئەو ڕۆحە هاتەوە بۆ لات ئاگادارم کە. پێغەمبەری خوا سەڵ سەلەمە فەرمێیە خەدیجە ئەوە هاو ئەی بینم، ئەڵێ چێ؟ ئەڵێ نازانم. ئەوەی کەوتت ئەڵێ ئەی بینی؟ ئەڵێ بەڵێ. ئەفەرمێ وەرە لەسەر ڕانی ڕاستم دانیشە. ئەی خاتە سەر ئەژنۆی لای چەپی یەکەم جار، ئەفەرمێ ئەی بینی؟ ئەفەرمێ بەڵێ. ئەفەرمێ وەرە سەر لای چەپم دانیشە، وەرە سەر لای ڕاستم دانیشە ئەم جارە. ئەی پێغەمبەر ئەی محەممەد ئەی بینی؟ ئەفەرمێ بەڵێ. ئەفەرمێ وەرە ناو پاوشمەوە دانیشە. ئەم حەدیسە ئیبن ئیسحاق ئیبن هیشام تەبەری ڕوایەتیان کردووە لە کتێبەکانی ئەوانە هاتوون، بەڵام دەرەجەی سەحەتەکەی نازانم. فەرمێ ئەی محەممەد لە باوشما دانیشە، ئەی بینی؟ ئەفەرمێ بەڵێ ئەی بینم. پاشان لە چکەکەی لا ئەدا و خیمارەکەی لا با و عەباکەی لا با. ئەفەرمێ ئەی محەممەد ئێستا ئەی بینی؟ فەرمێ نا ئێستا نایبینم. ئەفەرمێ ئەبشر يا ابن العم وأثبت فإنه ملك وليس بشيطان. ئەی ئامۆزاکەی خۆم، ئەی مێردە باشەکەم، مژدەت لێبێ وەڵڵاهی ئەوە شەیطان نییە، چونکە شەیطان بوایە کە لە چکەکەم لا بردلانە ئەچوو، مەلائیکەتە بۆیە لاچوو، بۆیە شەرمی کرد و ئێمەی بەجێهێشت. الله پێغەمبەری خوا لە ماڵەوە خەدیجە ئەبێ بە مامۆستایی و لە باوشی ئەوە وەحی دابەزێ، لە باوشی ئەوە وەحی دەست پێکە، لە باوشی ئەوە جبریل ئەناسیە فەرمێ ئاوە جبریلە بەڵێ قەنەعەتم کرد کە ئەمە فریشتەیە. ئەی کەی پێغەمبەری خوا وەفاتەکە؟ پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە کاتێکا وەفاتەکە عایشە فەرمێ سیواکەکەی بەدەستەوە بوو لە بینی عایشە و لە بینی خەدیجەیە. خەدیجە یعنی خوددەج، یعنی مناڵی تازە لە دایک بووی ناکامی پێشوەخت. ئەی عایشە یعنی کەسێک ئەژی و بەردەوام ئەژی. ئەفەرمێ کە سیواکەکەی بینی بەدەستێەوە وامزانی حەزیلەیەتی سیواکەکەم بۆ تەر کرد بە دەم و بەلێ و بەلیکی خۆم، پاشان خسمە دەمێەوە. فەرمێ زۆری پێخۆش بوو. آخر لێوی پێغەمبەری خوا سەڵ سەلەم بە عەرەق و بەلێ و بەلیکی عائیشەی دایکمان تەر بوو پێشەوەی کە بچێتە گڵەوە. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة
أكبر الله أكبر لا إله إلا الله. اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته. پێشەوەی کە وەفاتکە فەرمێ پێغەمبەری خوا لە چوا وەفاتی کرد؟ فەرمێ کە وەفاتی کرد سەری لە بەینی سنگ و مەمک مابوو، سنگ و چەناگە مابوو. لێرانەیە یعنی هەر لە باوشی عایشەیە بوو. بەڵێ یعنی هاتنی وەحی و کۆتایی وەحی لە بەینی باوشی دوو ژنە. یعنی ئەم وەحیە ئەم دایکانەی کە بوون بەلانک و بەدایەن بۆ ئێمە بوو بەدایەن بۆ وەحیەکە و بۆ پێغەمبەرەکەشمان صلی الله علیه وسلم. یعنی چی لە باوشی عائیشەیە وەفاتکە؟ یعنی ئەم دینە بایقیە و عائیشە و نامرێ، چونکە عائیشە یعنی زیندوو. بەڵێ خۆشەویستەکانم، یعنی ئەم دینە لە باوشی دوو کۆشی ئافرەتە گوزەری کرد. بەڵێ ئاوا پێمان گەیشت، بەڵێ شانازیتان پێواکەین. الله عایشە فەرمێ هیچ کاتێک غیرم لە هیچ لە خێزانەکانی پێغەمبەری خوا نەکردووە، ئەوەی غیرم لە خەدیجا کرد. بە چاوی خۆشم نەمبینیوە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر باسێ کرد، زۆر وەسفێ کرد. لەبەرەوە لە ناخی خۆما غیرم لێیە کرد. جارێکیانی جێڕێتەوە ئەفەرمێ پێکەوە چوین بۆ فەتحی مەکە لەگەڵ پێغەمبەری خوایە بووم صلی الله علیه و سلم. قەڵەباڵغا دنیا لە پێغەمبەری خوا ئاڵاوە. پێغەمبەری خوا 10,000 سەحابەی خۆی بە دوارەوەیە. مەکە ڕزگار کراوە، ئەو هەموو خەڵکە هاتووە پێشوازی لە پێغەمبەری خوا کاو داوای عەفوەکە. لەم هەموو مەشغەڵەتی پێغەمبەری خوایە مەکە و کەعبە پێکەوە ڕزگار بوون. ئەفەرمێت ئافرەتێک هاو پیرێژنێک چەما بۆ لای پێغەمبەری خوا. ئەفەرمێ پێغەمبەری خوا دەستی پیرێژنەکەی گرت و چوون لەولاوە پێکەوە وەستان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عەباکەی بۆ ڕاخست و لەسەری دانیشت. تێر پێکەوە قسەیان کرد، دوایی هاتە ئەملاوتمەی پێغەمبەری خوا ئەوە چێ بوو؟ فەرمی ئەوە ڕەفیقەکەی خەدیجە بوو. تمەی باسی چیتانە کرد؟ فەرمی كنا نتحدث في أيام خەدیجە، باسی ڕۆژانی خەدیجەمانە کرد. 14 ساڵ تێپەڕیوە و خەدیجە وەفاتی کردووە. 14 ساڵ تێپەڕیوە پێغەمبەری خوام خەدیجەی بیر ناچێتەوە. باسی ڕۆژانی خەدیجە و یادەوەریەکانی خەدیجەمانە کرد. ئەی مەقەڕ و خەیمەی پێغەمبەری خوایە لەکوێیە هەڵدرا کە مەکە ڕزگار کرا؟ لە مەقەڕی حیزبی ئیسلامی پێغەمبەری خوایە نەخێر؟ ئەی لە تەنیشتی کەعبەیە نەخێر؟ ئەی لە ماڵی گەورە پیاوی قوڕەیشە نەخێر؟ فەرمی خەیمەکەم بۆ بەرنە تەنیش قەبرەکەی خەدیجە با لەوێ بم. تەنیش قەبرەکەی خەدیجەوە بێ پێغەمبەری خوا یادی سەرکەوتن کاتەوە، خۆشی خۆی دەربڕێ. یعنی ئەو نام ئافرەتە و خۆشەویست وتم ئەی پێغەمبەری خوا ئەمە چیە و نەباسی ئەم پیرێژنە ئەکەیت کە ئێستا بۆتەوە بە خاک و مردووە؟ خوای گەورە باشتر لەوی داویتە تێ. تی وەڵڵاهی خوای گەورە لەوی باشتر نەیاومە تێ. وەڵڵاهی ئەو لە کاتێکا پشتی گرتم خەڵک دژم وەستا، ئەو لە کاتێکا بەڕازگۆی زانیم خەڵک بە درۆزنی دا ئەنام، لەویش مناڵ و کوڕم هەیە. وتم ئەی پێغەمبەری خوا تۆ ڕەبوویت داوای لێخۆشبوونم بۆ بکە؟ فەرمی وەڵڵاهی داوای لێخۆشبوونت بۆ ناکەم حتا تەستەغفیرە لخەدیجە، حتا تۆ داوای لێخۆشبوون بۆ خەدیجە نەکەی. حتا داوای لێخۆشبوون بۆ خەدیجە نەکەیت. توخوا چێمان ئافرەتێ 15 ساڵ لە خۆی گەورەتر بێ، لە تەمەنی نزیکی 60 وەفات کات، چێتمان تاقەتی ئەوەمان هەیە باسی کە کورە لە کۆڵم بۆت، شوێنوێنەکەم بۆ تازە بۆ ژنێکی تازەتر و چاکتر و جوانتر و کچێکێنم لە جیاتی ئەو. چێمان تاقەتی باسی ئەوەی هەیە
نەڵێ کورە 100 جار لە قەبرەکەی دەرێنم و بە ساقەی تۆ یەکەم نا وەڵڵاهی کە قوربانیشیانە کرد و خێریانە کرد ئەی فەرموو ئەمانە بەرن بۆ کەس و بۆ ڕەفیقەکانی خەدیجە. سبحان الله لەم پیاوە چەند عەزیم بووە، لەم پیاوە چەند گەورە بووە. ئەی موقفی خەدیجە، خەدیجەیەکی تەمەن 50 ساڵ ئەچوو بۆ غاری حیرا بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەگەیشتە نزیکی غارەکە جارێکیان بەسەر ئەشکەوتەکەیان سەرکەوتو لە مەککەوە خواردن و ئاوی بۆ پێغەمبەری خوا هێناوە. ئەفەرمێ کە گەیشتە ناو ئەشکەوتەکە بینی پێغەمبەری خوا دوعاءەکەوە پاڕێتەوە عیبادەتەکە، دانیش بە دیار پێغەمبەری خواوە بەبێ چرپە و بەبێ دەنگ کۆمەڵە قسەیان لەگەڵ پێغەمبەری خوایە گۆڕیەوە تەنها بە دڵ هەستا و پێغەمبەری خوای بەجێهێشت و کەلیمەیە قسەی لەگەڵا نەکرد. یعنی چی؟ ئەیە نەیوت وەرە پێغەمبەری خوا بۆ بژێرمەوە کورە فڵان کەس شووی کرد، فڵان کەس تەلاق درا، فڵان سوپەرمارکێت کراوەتەوە، فڵان مۆدێل هاتووە، فڵان کەس شەڕیان بوو، کورە ڕۆژە داوەتی فڵان کەسمان کرد، فڵان جلم کڕی. هیچ ئەو هەموو ڕێگە و ماندوو بوونە ئەچێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تەنها بەوەی بوو، تەنها بە شەپۆلی دڵەکان قسە ئەکەن و خەدیجە ئەگەڕێتەوە کەلیمەیە پێکەوە ناڵێن، ئەگەڕێتەوە ڕێگە دوورەکەی وەگەڕێتەوە ماڵەوە. هەتا ئەم زوانش ئەم قسەیە خەیاڵ بوو، ئەیان چۆن قسەی نەکردەوە و گەڕاوەتەوە. من پێتان ئەڵێم چۆن دڵ تازە دۆزراوەتەوە، ئەندامی پەمپی خوێن نییە بۆ هەموو لاشە، بەڵێ ئێعتراف بەواکەین. دڵ ئەو ئەندامەیە کە لە هەر لە سکی دایکتەوە لە 21ەم ڕۆژە لە سکی دایکا لێ ئەدا، پێشەوەی ڕۆح کرێ بە بەری ئینسانە، دڵ لە سکی دایکا لێ ئەدا 140 جار لە یەک دەقەیە. دوایی کە هاتیتە دەرەوە بووی بە مناڵێک 130 جار، دوایی ئەبێ بە 72 جار لە دەقەیەکە. هیچ کەسان پرسیوتانە ئەم دڵەکەی ماندووە بێ و کەی ئێکسپایرە بێ؟ زۆر جار خۆشە ئەمری دڵەکەت هەر لێ ئەدا، مێشکت ئەمرێ دڵەکەت لێ ئەدا، نەبزێگرین ئەڵێن هێشتا ڕۆحی تیاماوە و نێ دڵەکەی لێ ئەدا. ئەم دڵە ئەو نە بە وەفایە سوبحان الله بۆ ئەم ئینسانە. زەمان وەرناگرین بڵێین کاکە ئەم مناڵە گرنتی چەنی لێگەڵایە دڵەکەی لێبا، بە درێژایی تەمەنی تۆ 60-70 ساڵ ئەم دڵێ لێدات و ماندوو نابێ. خوێنە نێرێ بۆ هەموو بەشەرەکانی لەش 300 ملیۆن خەدیە لە لاشەیە خوێن بۆ هەمووی ئەنێرێ، یەک بەش جابێتەوە لە لاشە، پێستێجیاکەرەوە لە لاشەت بەیانی هەڵەسید، ڕق و وشک هەڵەهاتووە و مردووە لەبەرێکە خوێنی بۆ نەچووە، تەنها لەبەرەوەی خوێنی بۆ نەچووە. هەر لاشەیە خوێنی بۆ نەچوو ئەبێ ببڕێتەوە تووشی گانگرینە بێ. ئەم دڵە بە وەفایە زەختی خوێن ڕاگرێ لە بینی 8 بۆ 12. چی غەیری خوا هەیە بتوانێ ئەم زەختە لەم بینەیە ڕاگرێ؟ ئەوە پەمپی دڵە و خوێنە نێرێ بە بۆریەکانی خوێنە و ئەی نێرێ بۆ هەموو لاشە. سوبحان الله چەندێک بۆری خوێنمان هەیە لە لاشەیە؟ خۆم درێژەکەم لەوانەیە چەند بێ 170 سانتیمەتر. ئەی بۆریەکانی لەشم چەندێک درێژن ئەگەر پێکیانەوە بەستیتەوە؟ ئادەی بۆریەکانی خوێنی ئینسان 100,000 کیلۆمەترە. 100,000 کیلۆمەتر نا، 100,000 کیلۆمەترە. یعنی چی؟ یعنی 2 جار و نیو بە دەوری زەویە وەرەوە بۆریەکانی خوێنی تو ئەو نەدرێژن ئەگەر لێکیان بەستی بە دواییەکە. سبحان الله خۆم بەم بچووکیە، چونکە چێوەی زەوی 40,000.76 کیلۆمەترە. 40,000.76 یعنی 40 کە ڕەدوونی وەکاتە 100. اینجا کاتە ژماری بۆریەکانی خوێنی من لە هەر 1 سانیەیە دڵجارێک لێدا کەمتریش. لە هەر 1 سانیەیە 8 ملیار خڕۆکەی سوور بۆ تۆ دروستە بێ، 8 ملیار خڕۆکەی سوور لە تۆیە ئەمرێت و کۆتایی پێ و ماڵاواییەکە.
بۆی خوێنی ئۆکسجین بەرێ بۆ هەموو لاشە. یعنی دوو ئەوەی کوردستانی خۆمان 8 ملیۆن خڕۆکەی سوور RBC. سبحان الله. ئەم دڵە ئەو نەگەورە و عەزیمە. بەڵێ خۆشەویستەکانم لە ماوەی یەک ڕۆژە 100,000 جار لێدا بۆ ئەوەی کە دڵی تۆ نەوەستێ. ئەگەر بەنج کرام دڵم هەر لێدا، ئەگەر خەوتم دڵم هەر لێدا. ئەرێ کەستان بینی بڵێن وەڵام مردووە بیری چووە دڵی لێبا؟ نا، کەس بەمە نامرێ. لەبەرەوە ئیساکێنە دۆزراوەتەوە کە دڵی ئینسان شوێنی بیرکردنەوە، شوێنی زاکیرە، شوێنی قەرار، شوێنی سۆز لە دڵایە. پرۆفیسۆر شوارتز لەگەر دکتۆرە لیندایە ئەڵێن قەراری ئینسان لە دڵەوە دەرەچێ نەک لە مێشکەوە. سبحان الله. بە کۆمەڵێ شەپۆل، شەپۆلەکان پەخشە بنەوە، شەپۆلەکان دەرەچن ئەیەن بە مێشک، چونکە تەنها لە ناو دڵا 40,000 دەماری خانەی تایە کە ئینسان قەراری پێدەرەکا. ئەم شەپۆلانە دەرەچن و پەخشە بنەوە. پەخشی دڵی منیە بۆ تۆ، تەسیر لە مێشکی تۆکە. نەتان بینیوە کە پیاوێکی مبارەک ئەچێتە ناو مەجلیسێکەوە ئەڵێن وز بن فڵان کەس هاو، مەجلیسەکە بێدەنگ و خامۆشە وەستەیە، ئەڵێن وەڵام مامۆستا کە تۆ هاتی ئیمانەکەمان زیایی کرد، کە تۆی لێ نەبی، کە تۆڵی دڵمان ڕەقە بێ، کە تۆ بینی ئیمانەکەمان زیایەکە. ئەمە پەخشی دڵە. بۆیە سونەتە ئینسان لە جەمعێکی ئاوایە کۆ بێتەوە. بۆیە ئەم کۆڕ ئەم تەسیرەی لێرە هەیەتی بەهۆی چەند دڵێکی پاکەوە کە لە ناومانایە پەخشی وایەرلێس و بلوتوسە کاتەوە بۆ هەمومان. لە تەلەڤیزۆن ئەو تەسیرەی نییە، چونکە ئەو دڵانەمان نامێنێ. لەبەرەوە دڵی ئینسانی ئازایە بە دڵەکەی تر و لێوتی ئەگا. کورد و تەنیە لە وەڵڵی کاکە زۆرم خۆشەوی ئەڵێ وایە کاکە دڵ لە دڵە ڕوانێ وەنیە بۆ خۆ دڵ نابینێ، بەڵام دڵ چاوی هەیە ئەیبینێ. هەستیە کات وەڵڵی ئەڵێ فڵان کەس وەڵای خۆشی بە چارم ناجارێک تر ناچبووە ماڵیان. کاک خۆ پیاوەکە چاک وەڵێ نە بە خۆشنەکەی زۆر تەعاملەکەی خۆش نەبوو. خۆ نا دڵ لە دڵ. خوای گەورە فەرمێتی فەرمێ لەهم قولوب لا يعقلون بها. دڵانێکیان هەیە بیر و عەقڵی پێ ناکەنەوە. یعنی بیرکردنەوە و عەقڵ لە دڵایە. کام دڵ؟ ئەو دڵی وەڵا لەوانەیە خەڵکێ بڵێ دڵ لەوەچی عەقڵ بێ لە مێشکانە. خوای گەورە فەرمێ فإنها لا تعمى الأبصار. ئەوە چاوەکان کوێر نابن وەلەکن تعمى القلوب. دڵ کوێرە بێ. کام دڵ؟ التي في الصدور. ئەو دڵەی لە سنگای لێتان تێک نەچێ. ئەمە کوێرە بێ ئاگاتان لێ بێ. دوژمن و دۆستی خۆی ناناسێ. چەند گەورەیە، چەند عەزیمە. ئەم دڵە و چۆن پەخشەکە، ئەم دڵە چۆن ئیشەکە. ئازیزەکانی من، ئەم دڵەیە کە عەزەمەتی ئینسانی ڕاگرتووە. بۆیە ئەمە شوێنی قەرارە و لە دڵە ڕوانێ. چکە خوا فەرمێ ئەم دڵە کوێرە بێ، ئەگەر ناچاو کوێر نابێ. ئەو کەسانەی کە دڵیان بۆ گۆڕین، ئەو کەسانەی کە دڵیان بۆ گۆڕاوە. جەریدەی واشنگتن تایمز لە ڕۆژی 11 2007 مەقالێ بڵاوە کاتەوە لەسەر ئەوانەی کە دڵیان گۆڕاوە. ئەڵێ دکتۆرە مەیە خۆم بکوژم. بۆ؟ ئەڵێ لەبەرەوەی کە دڵم ڕەقاستەکەم بەردێ لە ناو سنگمایە. ئەڵێ دکتۆر مناڵەکەم یەم بۆ لاوەز ناکەم، مناڵی منە خۆشم ناوێ، خێزانەکەم خۆش نابێ، کەسم خۆش ناوێ، ئیمان لە دڵمان نەماوە، پێشتر ئیمانم بەخوا بوو، ئێستا ئیمانەکەشم لەدەست داوە. کۆمەڵێ حەز و ئارزوم بۆ دروست بووە، من حەزی ئەوانم نییە. دڵی کەسێکی ترم تیا هەستەکەم من ئەو نیم. سبحان الله. شیزۆفرینیایە لە سیمسارەکەیە. جاو کەسێک کە دڵی سناعی بۆ دروستە بێ ئەسڵەن دڵی وەکو بەردی لێ. خوای گەورە فەرمێ ثم قەسەت قولوبکم. پاشان دڵتان ڕەق بوو، پاشان دڵتان ڕەق بوو. فهیە کەالحیجارە. دڵتان بوو بە بەرد. حەزەکەنم دڵە بەردەتان هەبێ. واللهی کەسێ ئیمانی نییە گوێی لە موتاری من بێڵێ واللهی مامۆستا ڕاستەکەی دڵی من بەردەوەز بەیش ناکەم. ڕەحمی تیان نییە، سۆزی تیان نییە، عاتیفەی تیان نییە. بۆیە بە زەحمەتی مەزانن کە مێردەکانتانیەتەوە بەسەر خۆشی و بە عارەخۆری لە نیوە شەوە لە جیاتی سۆز و خۆشەویستی و دڵدانەوەی تۆ کە چێنێکە بەجێ هێشتی لەگەڵ ڕەفیقەکانی خوازانێ لەکوێ بووە بەرشەقیش لێهاتەوە شکاتە ژوورە و بۆشینی قسە بکەی. عاجزە بێڕۆی تۆ ماڵی باوکە تەلاقیش لێم بدوایە.
چونکە ئەم دڵە سۆز و خۆشەویستی لێ هەڵگیراوە. بەڵێ ئازیزەکانم شتێک هەیە ساگەنە دڵا پێوتێ مەعهەدی هارت ماث، مەعهەدی پەخشی شەبەکەی دڵ شەبەکەیەکی ئیلکترۆماگنەتیک وەیڤی هەیە، شەبەکەیەکی مغناطیسی هەیە کە ئەم شەپۆلانە بە دەوری خۆیان دەرەکا. سبحان الله، دڵی ئینسان ئەو نەعەزیمە ئازیزەکەم خەدیجە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دانیشتووە، تەنها بە شەپۆلی بلوتوزەکانی دڵیان قساکەن. مێسوجە گۆڕنەوە. ئەم خۆشەویستیە چەند عەزیمە. ئەم خۆشەویستیە تەنها سیرکردن نییە، دەربڕین و لێک تێگەیشتن و لێک حاڵی بوونە. بەڵێ ئەم دڵەمانەوێ، ئەم پیاوەمانەوێ کە بۆ ئەم عیشقە بتوێتەوە. ئەمە لە سەدەمێکا بوو، پێغەمبەری خوا زۆر مەشغەڵەتی نەبوو. خوا پیاوەکان، خوا برایان فێری ئەم خۆشەویستیە بن لەگەڵ خێزانەکانتانە. ئافەتێکی ئەوروپا کەیە بۆ لای دکتۆر، ئەڵێ دکتۆر سەری پەنجەم یێشێ، ڕۆژێکیان بوو بە دەرگاکەوە لەو ڕۆژەوە دێشێ. ئافەتی خۆمان کەیە بۆ خەستەخانە، تەبعاً بۆ مژدە پێتان ئەڵێم لە 80% نەخۆشەکانی عەیادە و خەستەخانەکانی ئێمە ئافرەتن. لە ماڵەوە پیاوەکەی لە ئیشە، لە شەریکەیە، مەشغوڵە، ناپەرژێ، ئەم ژنە لە ماڵەوە هاتۆتەوە نانێکی بۆ حازرەکە و دەستی خۆش بێ و دەستی خۆش نەبێ و هەڵەسێ ئەڕۆ خواحافیز. ئەم ژن و پیاوە یەکتری نابینن. ئەم ژنە هەستەکە ئیهمال کراوە، هەستەکە هەڵخەڵەتێنراوە. بۆیە لە ساعت 40 تا لە ساعت 50 زەواجی کوردی خۆمان بە تەلاق کۆتاییە، بە تایبەتی لە بینی گەنجەکانە. بڕۆن سەیری مەحکەمەکان کەن. ئەزانی بۆ؟ چونکە ئەم خۆشەویستی و عەتفە نامێنێ، ئەم عاتیفەیە نامێنێ لە بینی ژن و پیاوە. ئافرەتەکانی ئێمە وەکو ئەوروپانین، ئیهمال کراوە. ئەی باوکەجان سەرم، ئەی دکتۆر جان پشتم، ئەی دکتۆر جان قاچم، ئەڵێ خوشکە گیان چۆ مێشێ لە وەڵڵی دکتۆر لەسەرمەوە هەتا پێمێشێ. دەبەنم نەخۆشی ئێمە پێڵێن چی؟ پێڵی نەخۆشی سەر و پێ. چونکە شوێنێکی نەماوەڵین دادی جان ئاخر شوێنێکم پێ بڵێ من فەخسی کەم ئاخر ناکرێ نابێ من لە چۆ بۆ دەست نابێ بۆ شوێنە لە وەڵا دکتۆر ئەویشم وەڵا دکتۆر جان خۆ دەشم هەیە وەڵا خۆ پاریش گرانە تام هەبوو بەخوا پشتیشی مێشێم لام بەخوا ناتوانم بڕۆم بڕێە ڕاستەکە ناقی نییە بۆ تەنها ئەوێ پیاوەکەی ئاوڕێکی لێباتەوە سەرنجێکی با بڵێ وەرەقەی نابەساقەتە بمە قوربانتە بمۆرە ئەمڕۆ ناچم بۆ ئیش کورە 100 ئیش بە قوربانی تۆ بێ پارەم بۆ چیە بۆ تۆ نەبێ بەیانیەچین بۆ لای دکتۆر کورە دە وەرەقە بۆ بڕم کورە ناچین بۆ شارێکی دەرە بم بۆ دەرەوە بم وڵاتێکی تر من لە تۆ زیاتر دایکی بەو خوایە بەم قسانە چاکە بێتەوە دکتۆری نابێ بۆ خۆتان لە ماڵەوە بەس ئەم قسانی بۆ بکە چاک بۆتەوە گوناحە گوناح لەبەر ئافرەتەکانی ئێمە لە 180یان نەخۆشی نەفسییان هەیە کە ئێم بۆ لای دکتۆر نەخۆشیەکان حەقیقی نییە ئەم قسەیە من لێی بەرپرسیارم وەکو دکتۆرێک ئەشی سەلمێنم بۆ چکام عاتیفەیە لەی نییە لە بینی ژن و پیاوە کاممان بیرمان کردێتەوە ڕۆژە شتێ بگرین بەدەستمانەوە لەو بچووک بێ بەڵێ ناژنەکە گیان ئەم لەچکەم بادیە بۆ کڕیوی ئەم پاچە ئاتونم بۆیە ناویتەتەوە بڵێ پیاوەکەت بۆ تۆ منی خۆشەوێ ئەی تو دایکی مناڵەکانم نی ئەی بیریە چۆنم خواستی ئەی بیرم یە 100 دەسم بۆ ماچ کردی ئەی بیرم یە بیریە هاتمە ماڵی باوکە قاسمە لەرزی بە دوو کەس گرتە بوومیان دڵە کوتێم پێکەوتە بوو ها ئەی چۆن ئەی ژنەکە گیان ئەیمی تۆ چێم هەیە لە تۆ زیاتر ئاخر بە ئەم ژنە گومانێک نەکات چەندی پێخۆشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم قۆڵەکە بە قۆڵی عایشەیە عایشە با بڕۆینە دەرەوە پیاسەیە بکەین چی؟ پیاسەیە بکەین لە ناو مەدینەیە شەو لەگە پێغەمبەری خوا لەگە ئافرەتەکەیەتەوە چی پیاساکە قساکەن هەرە وەڵا پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم پیاسەی کردووە ئاخر مەدینە گەرم بوو بە ڕۆژ نەیاتوانێ بچێت دەرەوە بە شەو چوون نا بەخوا لە خەیبەرە گەڕێنەوە خەیبەر عایشەی لەگەڵایە جێیشەکە پێشەخا لە پێشی خۆیەوە ئەڵێ ئێوە بڕۆن من لەگە عایشەیە لە دواوەیەم خیادەی جێش دایمە پێی خۆشە لە پێشەوە بێەوە کۆمەڵ خەڵکی بە دواو ئەنە و فەنفەنە و دڵیان بە مەڵە زۆر خۆشە فەیمە من لەگە عایشەیە بە لە دواوە دێم تۆزێ جێشەکە دوورەکەوێتەوە کە چاوی لێ نییە ئەڵێ عایشە ئەلا سابەقتەنی پێشکەوتنیە بکەین
عایشا فەرمێ من گەنجتر بووم لە پێغەمبەری خوا پێش ئەو فەرقی تەمەنە زۆرە بەس ئەم عاتیفەیە پێغەمبەری خوا چۆن پەرژای بەس پێم بڵێ تەمەن نزیکی 60 وەڵڵی من و تۆ تاقەتی مناڵەکانمان نییە ئەوە دەبڕەوە نەهیلاکم تۆ ژاتی دەسەر ملم کە چوونە ماڵەوە بڵێ مناڵە جوانەکان ئابڕەم شتەکانی ماڵەوە بێنن شتەکانم وێنن باوە گیان میوانمان هەیە نەوەڵا شەڕە پشتی یەڵا سبحان عمەری کوڕی خەتابە فەرمێ هەر کەسێ چووە ماڵەوە با بێ بە مناڵ لەگەڵ مناڵ و خێزانەکەیە لە دەریشەوە با پیا و بە شەخسیەت بێ زۆر پێ نەکەنێ زۆر سۆحبەت نەکا زۆر لە دەرەوە با بە شەخسیەت و قورس بێ لەناو مناڵەکانی یا بێتەوە بە مناڵ بە شەخسیەت بن چوە سەر هەر چوار شونەڵۆ مناڵێ خەرە سەر پشتی یەڵا بڵێ من وەکو پێغەمبەری خوام ساڵ سەر مناڵەکان خەمە سەر پشت و بڕێ یەکەم قسەت خۆش بێ ڕوود خۆش بێ پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە ماڵەوە ڕووی چۆن بوو ئێمەش ژنەکانە وەڵڵاهی ئەوە لە دایرە پیاوەکەم پێکەنیە لە وەڵڵای مێشکی بەرداوینێتەوە لە بەیانیەوە قسەمان بۆکە تا دایرە بەتاڵە بێ ئەلە وەڵڵای لە ماڵەوە نە پێکەنینی هەیە نە سۆحبەتی هەیە نە قسەی هەیە لەگەڵ مناڵی نایە لە بجوڵەتەوە لێیە تەلەڤیزیۆن کۆنتڕۆڵەکەی بەدەستیەوە چکەی گۆڕێ و تر کاتی نییە بەسەرەوە هەتا شەوە خەوێ سبحان الله پێغەمبەری خوایە چۆن بووە عایشە مسابقەیە بکەین عایشە بە مسابقەیە بکەین ئەفەرمێ پاش ساڵێکی تر لە شەڕێکی ترا بووم لەگەڵ پێغەمبەری خوایە سا سەلەم لە دوای جێیشەکەەوە ڕۆیشتین پێغەمبەری خوا فەرمیەوە لە پێشەوە من لەگەڵ عایشەیە لە دواوەیەم تی عایشە مسابقەیە بکەینەوە ئەفەرمێ بیری مابوو بەڵام من ئەم جارە تۆزێ قەڵەو ببووم و گۆشتم گرتە بوو ئەلێم جارە پێشیامەوە لە پێشمەڕی پێغەمبەری خوا جاڕی بۆیەمە و پێیەکەنی ئەی هادیهی بیتیلک ئەمە بۆ پارساڵ پارساڵ چی دەکرد ئاوا لێکم سبحان الله ئەمە چ زەوقێکەی پێغەمبەری خوا ئەمە چ عاتفەیەکە تۆ زانی پەخشیکەیتەوە نەک هەر بۆ عایشە سەفی خێزانی لەگەڵایە لە حشتێکا سواری کردووە خەڵکێ پرسیاری هەیە مەشغوڵیان کردووە سەفیە لە دوای حشتەکانەوە هەمووی بە سواری حشتێکەوەیە بۆ لای پێغەمبەری خوا ئەڵێ لەقەد حەمەلتەنی عەلا بەعیرین بەطیء ئەڵێ پێغەمبەری خوا وەلا لەسەر حشتێکی خاو سواری کردم هاتوا کەوتم بەشەدێ پێغەمبەری خوا قاچ ڕاگرێ خێزانی قاچە خاتە سەر ئەژنۆی ئینجا سەرەکەوێ چکە سەفیە تۆزێ باڵای جوکۆلە بووە پێغەمبەری خوا فرمێسکەکانی بۆ ئەسڕێ و ژیرێ کاتەوە ئەمە ئێمە بین پێمانەڵێن چی خوا سەیریکە ئێمە هەومان لێ ترسین و بۆ قیادەیە زانی سەیریکە لەگەڵ ژنەکەیا چۆنە ئێمە شەرمەکەین شەرم باسی خێزانەکانمان کەین شەرمەکەین ناوی خێزانەکانمان بەرین بەناو ئەی پێغەمبەری خوا چۆ لە هەموو کەسێک زیاتر خۆشەوێ ئەزان چی ئێم پرسیاراکە ئەمری کوڕی عازیە پرسیار لە پێغەمبەری خوا کاڵەی پێغەمبەری خوا چۆ لە هەموو کەسێک زیاتر خۆشترەوێ بۆ چکە چۆتە بەحرەین خەڵکێکی زۆر لەسەر دەستیان موسڵمان بووە ئەمر پیاوێکی عاقڵ و موسڵمانە پێغەمبەری خوا وەکو قیادەیە سەیرەکە یەتە وەڵای سێ پێغەمبەری خوا لەم دوورەوە هاتوومەتەوە لە هەموو کەسێک زیاتری خۆشەوێم فەرمێی پێغەمبەری خوا چۆ لە هەموو کەسێک زیاتر خۆشەوێم چاوەڕێکا بڵێ ئەفەرمێ عایشە عایشە ئەوە چێ لەگەڵایە بەخێرە وەڵا ماڵ و مناڵم لەگەڵایە پێی عەیبە بڵێ خێزانەکەم سبحان الله نە خێزانەکەمان لا بچووکە پێغەمبەری خوا بەناوە فەرمێ عایشەم لە هەموو کەسێک خۆشترەوێ لە هەموو کەسێ نەک لە تەنها لە ژنە لە هەموو کەسێکم خۆشترەوێ بەخوا دیارە ناو ژنەکانە ئەی پێغەمبەری خوا ئەی ناو پیاوانە ئەفەرمێ دەی باوکی چۆن زاوایەک بووت خوا گەنجەکانی ئێمە وایە بکەن دەبڕە خوا عمری پیاون نییە لێم ڕۆژە لە ماڵی خەزووری کەوتووە ئەمنەی لە خەزوورێ ترسی حساب بۆ ئێمە ناکا و نەحساب بۆ خەزوویەکە ئەو ڕۆژە چەندێکە پێ لێم نەخۆشم کەسی ڕۆژە خەزووری یەک تەلەفۆنی بۆ کرد ڕای کرد ڕۆژ تا ئێوارە ماڵی ژنبراکانی و ماڵی خوشکانی لێرە کەوتون داوەتێکی ئەو کەسانی خۆی ناکا سبحان الله ئەمە پێغەمبەری خوا بۆ فەرمێ دەی چییە فەرمێ دەی باوکیم لە هەموو کەسێک زیاتر خۆشەوێت لە خەزووریشی نەترساوە بەڵام ڕێزێ لە بینیا بووە خۆشەویستترین کەسێ لای پێغەمبەری خوا دوای خێزانی ئەبوو بەکر بووە بەڵام تو خوا یەک شت تێبگەن واللهی نە عایشە واللهی نە ئەبوو بەکر یادی پێغەمبەری خوایە ساڵ سەلەم بە مەولود نەکردوێتەوە یادی پێغەمبەری خوایان بە ڕێبازەکەی کردوێتەوە
بە ئەخلاقەکانی بە حەدیسەکانی بە ئایەتەکان کردوێتەوە توێنە ئەم پێغەمبەری خوا ئاوا بووە پێغەمبەری خوا ئاوا لەگەڵمانە ژیاوە بەڵێ ئایزەکانم ئەمانە خۆشەویستی پێغەمبەری خوا بوون پێغەمبەری خوا سەڵ ئاوا بووە لەگەڵیانە بەڵێ بەین پێغەمبەری خوا سەڵ هەموو بەیانیە کە نوێژی بەیانی تەواوە بوو لە مزگەوە گەڕایەوە چوو بەسەر هەموو خێزانەکان یاگەڕا ئەمانەیە ژن و پیاوەکان ئاوا لە بینیەکا بژین ئاوا بۆ یەکتری بتوێنەوە ئاوا هەست بە ناخی یەکتریکەن بەڵێ قسەیەکە لە دڵایەت خوا بی کە بەخوا لە دەم چاو تاوی خوێنمەوە نەگەڵێ کاتی خۆی ژنێکە بوو پیاوەکەی ژیری خواردبوو بەدەستێەوە بە کوردی بڵێ نان و قوزەڵ قورتی یا بەم پیاوە پیاوەکەی خواخوای بوو بمرێ و نەجاتی بێ لە دەستی باسی ئێوان یە ژنەکانەوە منی بەنە سەر خۆتان باسی ئافرەتەیەکەم مامۆستا چەند پێ و خوشکم چاک بە باش بە لەگەڵم پیاوە تایی فەرمونە بەخوا مامۆستا تام لێ بێ و بەشی بێ ئەفەرمێ پیاوەکە مردووە خەی نەجاتی بوو ئەنجا ژنەکە هەموو ڕۆژێ چوو لەسەر قەبران بۆ یەگریاوە ئەیلاوانەوە مامۆستا ڕۆژە بانی کردووەرە خوشکم تۆ هەتا وەکو لە ژیان نابوونان و دەرتەیە ئیساکەنە بۆ وازی لە نایانی نازانی ئەگەر مردوو بەسەریا بگری لە گۆڕەکەیە عەزاب بدرێ تیاخر بەخوا مامۆستا من شەر بۆیە بۆ یەگریم بۆی لە گۆڕەکەشان نەحەسێتەوە فەرقی بینی ئەم دوو خۆشەویستیە بکەن خۆشەویستی ئێمە بۆ خێزانەکانمان زۆر زۆر خراپ بێ لەگەڵمانە بە تابعیەکیان و دوتیان کاکە تۆ خێزانەکە زۆر خراپە لەگەڵ تا دەباسێکمان بۆ کە بزانیم خێزانی تۆ چۆنە فەرمی ئینجا من چۆن عەیبی خێزانی خۆمە بەمە دەرەوە چۆن باسی خێزانی خۆمەکەم دوای فترەیەکی زۆر تەحملی نەکرد و تەلاقیە وتیان ئۆخەی ئێستا بۆمان باس کە بزانین ئەم خێزانە چۆن بوو لەگەڵ تا خۆشووی کردەوە الحەمدوللا ئێستا بۆمان باس کە بزانین چۆن بووە تی اینجا من چۆن باسی عەیبی خێزانی خەڵکی ترەکەم یعنی لە هیچ کاتێکار باسی ناکەم ئێمە شیش نەبووە عەشیرەت و گەڕەک و مەحکەمە و دار و بەرتێمانەکە وەڵڵی فڵان کەس و فڵان کەس مشکلیان هەیە خۆشەویستەکانم ئێمە فێری ئەم خۆشەویستیە نەبووین بۆیە ئاوا بێبەشین فێری ئام عیلاقەیە نەبووین فێری ئام توانەوەیە نەبووین فێری ئەم عیشقەی پێغەمبەری خوا نەبووین صلی الله علیه وسلم بۆ خێزانەکانی جارێکیان پێغەمبەری خوا سەڵەم لەگەڵ جێشەکەی ئاگەڕێتەوە ئەچنە بەردەمی مەدینە دەمێکە مەدینەیان بەجێ هێشتووە پیاوەکان هەمیان مشتاقن بگەڕێنەوە خێزان لە ماڵەوە نازانن پیاوکەیە گەڕێتەوە تەلەفۆن و مۆبایڵ نییە ئیتیساڵیان پێوەکەین و بڵێنەوە گەڕاینەوە کە پیاوەکانە گەنە لێواری مەدینە و خەڵکەیان بینی ئۆخەی پیاوەکانمان و جێشەکە هاتەوە پێغەمبەری خوا فەرمێ بۆسن کەس نەڕوە بۆ کەمین هەیە لە پێشەوە ئەزانن بۆ کەس نەڕوە چونکە خەتەرێک هەیە لە مەدینەیە نەبەخوا ئەفەرمێ باشنەکانتان ئاگادار بێت و خۆتانتان بۆ جوانکەن و حازرکەن اینجا بڕۆنەوە ماڵەوە ئەم هەستە هیچ چێیە ها پێم بڵێن ئەمە چێ هەست بە ماکە خەیری پێغەمبەری خوا نەبێ چێ ئەمەی تایە چێ ئەم عیلاقەیە چێ ئەمە زینوەکاتەوە بەڵێ ئازیزەکانم بەڵێ خۆشەویستەکانم ئەمە ئەو پەڕی دەرەجی خۆشەویستیە کە پێغەمبەری خوا سەڵەم بۆ خێزانەکانی دەرەبڕێ ئەو پەڕی هەستە کە وەکو مامۆستا مەحویە فەرمێ مامۆستا مەحویە فەرمێ خەڵی دەوری لێوی ئاڵت ئەی مەسیحا لام و بێ خەڵی دەوری لێوی ئاڵت ئەی مەسیحا لام و بێ هەر لە جامەی سەبزە چێ بۆ غەین و نون و چیم و هێ دیقەت بن لەگەڵ مابزانە سڕێکی دیایە خۆتان بیدۆزنەوە هەر لە جامەی سەبزە چێ بۆ غەین و نون و چیم و هێ ئەم بەسەر ژنەکەی و بەسەر خێزانەکەی ئەم شعرەی وتووە غونچە بازاڕی نەزاکەت داری و تەنگیشکان هەر کە زاهیر بوو لە دەوری حوسنی باغت لام و بێ لام و بێ لەب شەکەر تا کەی لە حەسرەت خاڵی موشکێنت دڵم داغدار و خەستە بێ وەک لام و ئەلف و لام و هێ لا لە ڕوخسارم
لە سایەی ئەشکی خوێنین ڕەنگەوە چونکە ڕووسورم لە قاپی عین و شین و قاف و تێ. یعنی چی عین و شین و قاف و تێ؟ یعنی عشقت. کەلیمەکانی ئەخیرە لە هەوڵەوە بەکارهێنێتەوە مامۆستا مەحبی. چونکە ڕووسورم لە قاپی عین و شین و قاف و تێ. عشقت ئەی جانا منی فیدایی عالم کردووە، چاکە ئینسافت ببێ بۆ ئەلف و سین و تا و هێ. ئێستا بۆ لاف و گەساف هەر کەس دەبینی عاشقە، نەک هەموو کەس جان فیدا وەک ئەلف و سین و تا و هێ. نەک هەموو کەس جان فیدا وەک میم و حا و واویێ. مەحوی ئەمڕۆ زۆر نەخۆشە و قەت شیفای نایە بە هیچ، گەر شیفای بێ بە بۆی زوڵف و ئەو ئەگریجە دێ. میم و حا و واویێ ئەتوانین بڵێن میم و حا و میم و دال پێغەمبەری خوا سەرمەشقی عاشقانی خێزانەکانی صلی الله علیه وسلم. بەس محەممەد ئەمەی لێوە شاوەتەوە، بەس محەممەد ئەوە ناسک بووە لەگەڵ خێزانەکانی عایشا فەرمێ حەیزم هەبوو ئاومە خواردەوە پێغەمبەری خوا دەمێنا بە شوێن کوپەکەوە کە من لێوم پێوە نابوو. بۆ ئەوەی کە نەڵێ پێغەمبەری خوا لە حەیزام و بێزم لێ بکاتەوە. سەیری چەند پێغەمبەری خوا هەستی ناسک بووە، بەرامبەرە کەسی چەند هەست ناسک بووە دیقەتی پێغەمبەری خوایە بزانێت چۆن ئاوە خواتەوە، چۆن ئاوەکەی خواتەوە. بەڵێ ئازیزەکانی من، قسە لەباری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەواو نابێ. ئەوە چی بوو؟ ئەوە تەلەفۆنم کرد و جاڵێ نەگەر خۆ نەخۆش نەبووی شکۆر خوا بزیابێ. ئەمە هەتای هێنێ کە هێناشی دەجات تەلەفۆنی ئەوە تۆ نازانی من مەشغوڵم ڕۆژی دەجات تەلەفۆنم بۆکەی جارێکی تەلەفۆن ئەی شەو نابینمەوە پێم بڵێ شەو پێم بڵێ کاکە منیشم هەیە مەشغوڵم، کۆمپانیام هەیە و مەشغەڵەتم هەیە. لەبەرەوە پیاوان و ژنانمانەوێ ئابەم شێوەیە لەگەڵ یەکا بژین. خۆشکان داواش لە ئێوە ئەکەم پیاوەکەت کە هاتە ماڵەوە جەوێکی لە باشتی خۆشی بۆ باسکەی فلان شت نەما فلان شت شکا فلان کەس دیار نییە، مێشکی پیاوەکەت بەمەوە بەرمەیەرە و شتێکی باسکە کە ئیسفادەی دین و قیامەتی هەردووکتانی تیابێ. پیاوەکانیش ئێوە کە ێنە ماڵەوە وەکو ئافرەتە سفورەکان مەبن کە میکیاجەکەیان بۆ دەرەوەیە، ڕۆژوانەکەیان بۆ دەرەوەیە، لە ماڵی شەوە دەموچاویاوە بە یەکا قژی هەڵواوی جلێکی ناشرین پیاو تاقەتی نییە سەیریکە. باشە خۆشەویستەکانم، کاتان زۆر ناگرم، من زۆر خۆشحاڵ بووم لە خزمەتتانە. ئەو نەمویست پێتان بڵێم لەمە دووە ئەگەر یەکێ ویستی بە خێزانەکەی بڵێ خۆشمەوێیت نەڵێ وەڵا بەقەر ڕۆمیۆ و جولیێت خۆشمەوێیت، وەڵایی بەقەر لەیلی و مەجا من عاشقی تۆ بووم، ئاخر شێتی چۆن نەبێت پێ بە پێشەنگی تۆ. نا بڵێ وەڵاهی بەقەر خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خەدیجەی خێزانی خۆشمەوێیت. ئاخیشتان بۆ ژێرمەوە پێغەمبەری خوا ساڵێکە خەدیجە وەفاتی کردووە و مردووە لە ژێرگڵایە. ئافرەتێکی پێغەمبەری خوا فەرمێ باری داوا لەسەرت قورسە، حەو مناڵت هەیە ژنێکی تر نایەنی؟ فەرمێ پێغەمبەری خوان بینی صلی الله علیه وسلم دەستی کرد بە گریان، فەرمی وهل بعد خەدیجەتی ئەحەد، دوای خەدیجە کەسی تر هەیە من بیخوازم؟ دوای خەدیجە ئافەتی تر بڵی هەبێ نییە، چونکە خەدیجە ئاوا چاوی تێر کرد بوو، ئاوا چاوی پێغەمبەری خوای پڕ کرد بوو صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا چاوی بە خەدیجە تێر ببوو. لەبەرەوە ئەگەر ویستان لەمە دووە نمونەی عشق بێننەوە، نمونەی خۆشەویستی لە بینی خێزانە بێننەوە، بڵێن خۆشەویستی لە خێزانی خۆشەویستدا خۆشەویستیش دیارە لە هەمووتان ڕوون و ئاشکرایە کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.